پەیام نووسراوێکی خاوەن مۆلیدە ئەهلیەکانی سنووری قەزای ڕانیەی کەوتۆتە بەردەست کە بەرواری سەی ئەم مانگە ئاڕاستەی لیژنەی یاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە. لە ناوەڕۆکی نووسراوەکەدا خاوەن مۆلیدەکان داوای بەدواداچوون دەکەن بۆ ئەو بڕەپارەیەی کە بە زۆر لەلایەن ئاسایش و قایمقایمێتەوە بە ناوی خەرجکردن بۆ خزمەتگوزاری جۆراوجۆری سەنتەری شار لێیان وەردەگیرێت. ئەوە ماوەی 2 مانگە دوای کۆبوونەوەیەک کە لەگەڵ جەنابی قایمقایم کردمان داوای پێدانی مانگانە بڕی 50,000 دەکەن لە هەر خاوەن مۆلیدەیەک بڕی بۆ ساڵێک نزیکی 600,000 دەکا. ئەمە پێی ئەو ئیشەی کە هەمانە پێمان زۆرە مانگانە وەربژیرێ لەگەڵەوەی ئەمە زەریبە دەدەین ناتوانین و ساڵانە باشترە لەوەی کە مانگانە بیدەین. لەگەڵ ئەوەشدا گوایگە بۆ ژینگەی ناوچەکەی سەرف دەگرێت بەڵام تا ئێستا ڕوون نییە پارێکە چۆن دەڕوە و چۆن سەرف دەکرێت و بەچی یاسایەک لێمە وەردەگیرێ. لەگەڵ ئەوەشدا ئەمە داواکارین و تێبینیمان لەسەری هەیە بڕی پارەکە زۆرە کەم بکرێتەوە ئەگەر بۆ ژینگەی ناوچەکەیە ئامادەین و وەکو شوێنەکانی تر ژینگەی خۆمان دەدەین بەڵام بە یاسایەک بخرێ و بزانین لە داهاتوودا پارەکە چی لێ دەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەواڵەکەی پەیامی پشتڕاست کردەوە و وتی بەدواداچوون دەکەین بۆ ئەو بنەما و پێوەرانەی بۆ وەرگرتنی ئەو بڕەپارەیە گیراونەتە بەر و دەشمانەوێ بزانین لە چیدا ئەو پارەیە خەرج دەکرێت. قایمقایمی قەزای ڕانیەش دەڵێت کۆکردنەوەی پارەکە بە زۆر نییە و پێشنیاری خاوەن مۆلیدەکان بووە. دیارە خاوەن مۆلیدەکان ناڕازی بوون لەبەرەوەی کە ئاسایش ئەم پاران کۆ دەکاتەوە و تا ئێستاش ئێمە دێ بەدواداچوون کەم زانین ئایا ئەم وەرگرتنی پارە تەنها هەر قەزای ڕانێ دەگرێتەوە یان قەزاکانی دیکەدا. دیارە بە شەفەی ئێمە پرسیارمان کردووە ئەم پارە بۆیە وەردەگیرێت کە بۆ باشترکردنی ژینگە و چاندنی نەمام و هەندێک بابەتی لەو شتاندا بەکاردێنرێت بەڵام دەبێت دیراسەوەی بکەین کە ئایا ئەمە وەکو تعلیماتە یان لە ڕووی یاساییەوە ئەم پاران لێ وەردەگیرە و ئالیاتی سەرفکردنەکەی چۆنە بۆیە دەبێت ئێمە بەدواداچوون بکەین لەو بارەیەوە. پارە بە زۆر لە هیچ کەسێک وەرنەگیرەوە پێشنیاری خۆیان بووە لە پارە ساڵەوە داوا دەکەن کە پشتێکی ئاوا بێ خۆیان سنووقێکی کۆکردنەوە دابنێن بۆ کۆمەڵێکی شوکارکە لێرە دەکرێت و بە تایبەتی بۆ هاوکاریکردنی بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی ڕانیە لە بواری سەوزکردندا سەرنج بدرێت. هیچ بە زۆر نەبووە و بە زۆر پیس بڕەپارەیەک لە کەس وەرنەگیراوە و هیچ بڕەپارەیەکیش لەلایەن ئێمەوە وەرنەگیراوە بەڵکو خۆیان لیژنیان پێکەنەوە پارەکە لەلای خۆیانە و هیچ بڕەپارەیەک تا ئێستا نەهاتووەتە قایمقامێت نەهاسایش و یەک بڕە دیناریش لەو پارەیە سەرف نەکراوە بەڵکو هەمووی لای خۆیانە و لەسەر پێشنیار و داواکاری خۆیان بووە. لەو یاداشتەی کەوتۆتە بەردەستی پەیام خاوەن مۆلیدەکان لە 7 خاڵدا داوای ڕوونکردنەوە بەدواداچوون دەکەن سەبارەت بە میکانیزمی خەرجکردنی ئەو پارەیە و بەشێکیشیان لەبەر ئەوەی ئامادە نەبوون ئەو بڕەپارەیە بدەن تا ئێستا پسوڵەی مانگانەیان پێنەدراوەتەوە. لای خۆشیەوە قایمقامی قەزای ڕانیە ڕای دەگەێنێت تەواوی مۆلیدەکان لەسەر مڵکی شارەوانین و هیچ باج و ڕسوماتێک نادەن پێویستە بە یاسایەک کاری مۆلیدە ئەهلیەکان ڕێک بخرێت. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕانیە.